گەر نەبێ ڕەحمی ڕەحمانت ئەم گیانەم بۆ چییە؟ کۆڵە پشتی سەفەرەکەم هیچ لە سوودی من نییە. چاوم بووەتە بەحری ئاو و بەڕ و مەچمە جۆگەلەی بەست. گەر ئیسلاحی نەکەی دونیام شین و ڕۆڕۆم بۆ چییە؟ ژیان لە لای من بووەتە ژەهر و کاڵی هەردەچێژم. کەوسەرێکم بۆ نازڵکە چیم چەشتووە بیڕێژم. دەنا ڕوومەت سیاهێکم گەر نەبێ نووری لیقات لەم دونیایە ڕووناکم کە ئاگری دۆزەخ دەچێژم.